سڵاو هاوڕێیان بخێربێنەوە دابانەمینتان لەگەڵا لە چێنڵی دابانیشن بێرسەم ڤیددیو ئەوشە بە شێوازێکی زۆر جیاواز دەبێتن ئەویش باسی تۆپ 6 فیلمی خەیاڵی زانستی دەکەم لە ڕووی خواست و زەوقی منەوە لەوانەیە ئەو 6 فیلمێک کە من هەڵی دەبژێرم 100% ئەو فیلمە نەبێت کە تۆ حەزت لێیان لە خواستی تۆدا بووە لەوانەیە ڕاماوەکو یەک نەبێ بەس با زۆر کات نەکوژین دەست پێکەین ئەو 6 فیلمەتان بۆ باسکەم دوای ئەوە لە کۆمنت لە خوارەوە هەر یەکە 6 فیلمی خۆی بنووسەیە کە لە لای ئەو باشترین لە یەکێکن لە فیلمە هەرە باشەکانی خەیاڵی زانستی طبعاان فیلمی یەکەم لەلایەن منەوە ئەوش فیلمی پرۆمیسیەسە دەرهێنەری ڕێدلی سکوت کە لە ساڵی 2012 دەرچووە ئەو فیلمە باسی بە شێوەیەک لە شێوەکان فیلمەکە پرسیار لەوە دەکە ئێمە بەتەنیان لەم گەردونەدا کەسی تر هەیە کاینی تر هەیە یان زیندەوەرزانی تر هەیە وەکو ئێمە بژیان بۆ شێوەی ئێمە بیان پێشتر ژیا بیان لە هەساری ترژیا بێ فیلمەکە تا شێوەیەک لە شێوەکان تۆزێک فەلسەفیە زیاتر ئیهتمام بەو فەلسەفەی ئەو پرسیارەدا لەوەی زیاتر ئیهتمام بە فیلمەکە لە ڕووی خەیاڵی زانستی بداتن کە چۆن دەرهاتوو جوان دەرهاتوو ئەم شتانە ئێستا بۆ نمونە فیلمی دووەم کاڵی دەبژێرم بە تەواوەتی پێچەوانی ئەو فیلمی یەکەمە لە ڕووی خەیاڵی زانستیەوە ئەویش فیلمی دە مارشیان کە لە بەرهەمهێنانی ساڵی 2015 کە هەمان دەرهێنەری فیلمی یەکەم بوو پرۆمیسیەس ئەویش ڕێدلی سکۆتە ئەو فیلمە باسی کەشتیەک دەکا کە بە تەمان بستنە سەر مەریخ بۆ دۆزینەوەی ژیان و هەر شتێک لەسەر مەریخ و داتا کۆکردنەوە و زانیاروشتیوە لە ناکاو بیدایەت کەشتێکە تووشی کێشەیەک دەبێ ناچار دەبن بگەڕێنەوە سەر ڕووی زەوی یەکێک لە ڕایدە فەزایەکان ئەسترۆنۆتەکان لەوێن دەربەجێ دێڵن لەسەر مارس ئیتر دوای ئەوە بۆیان بەدیار دەکەوێت کە فیلم ئەو کەسە لەوێن بەزێ هێشراوە فیلمەکەش لە نواندنی مادەی منە کە ڕۆلی ئەو فیلمە دیتی ئەو فیلمە بە تەواوەتی پێچەوانی فیلمی پرۆمیسیەسە ئەو فیلمە زیاتر ئیهتمام بەلایانی مرۆڤایەتی دەدا کە چەند حەزی لێ ئەگەر بگاتە ناو ژینگە و شتێک کە مردنیش لێ نزیک بێ ئەتا ئاخیر هەناسە لە ژیاندا کۆڵ نادا بۆ ئەوی بمرێتن یان شتێکی وا لەو بابەتە و لە هەروەها فیلمەکە زیاتر ئەوش پیشان دەدا کە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی دەرهێنان و فیلمەکە زۆر جوان دەرچووە بە هیچ شێوێک لە شێوەکان هەست ناکەی ئەو فیلمە زۆربەی کاتەکانی لە گرین سکرین شاشەی سەوز ڕیکۆردکەبی فیلمەکە بە تەواوەتی دەباتە ناو ئەوجەوەی کە وەکوابی خۆی مادەی من و خۆش لەسەر مارسی ئەو فیلمە زیاتر کەمتر ینی باسی فەلسەفەی خەیاڵ زانستی دەکات زیاتر ئەوەندەی باسی تەکنیک و لایانی مرۆڤایەتی کرێکا کە لەسەر هەسارەیەک بە تەنیا ماوەتەوە کە ویش هەسارەی مەریخە فیلمی سێم فیلمی سایمۆنە ئەو فیلمە ساڵی 2002 لە نوانی ئەلپاچینۆە طبعاً لەو فیلمە ئەلپاچینۆ لەوێن بەرهەمهێنەری فیلمە یەکێک لە هەرە ئەکتەرە بەناوبانگەکانی کە فیلمی لەگەڵ دەکاتن وازی لێ دەنێ بۆیە بڕیار دەدا خۆی ئەکتەرێک دروستکە بەس بە شێوەیەکی کۆمپیوتەر و سیمولیشن حتا ئەگەر سەیری شێوازی نووسینی تێکستی فیلمەکە بکەین کە سایمۆنە ئاەکە ڕقەمیەکە ئۆیەکە سفرە وەک ئەوەی سیمولیشنی یەکەم شتیوە فیلمەکە لەو ڕۆ هاتە فیلمەکە بە تەواوەتی دەباتە ناو جوێکی زۆر جیاواز و خۆش فیلمەکە زۆر لایتە و لە هەمان کات لە تۆزێک خەیاڵی زانستیە چکە ئەوها دروزەکە ئەلپاچین و بە شێوەیەک لە شێوەکان سەرکەوتو دەبێت کە قەناعەت و بڕوای هەموو خەڵک بەدەست دێنی کە ئەو ئەکتەرە ئەوی دروستی کردووە خەڵک نازانین دروست کردووە کە ئەکتەرێکی ڕاستی لە ڕاستیدا وجودیە بەس بە هیچ شێوەیەک لە ڕاستیدا وجودی نییە فیلمی چوارەم کە باسی دەکەین ئەو فیلمی ئینترستیلەر بەرهەمهێنانی ساڵی 2014 لەلایەن دەرهێنەری بەناوبانگ ئەویش کریستۆفەر نۆڵان تەپانەوە فیلمە پێویست ناکە باسی بکەم بڵێم فیلمەکە چۆن و چۆنیە بەس بە کورتی و زۆر بە کورتی چیرۆکی فیلمەکە ئەوەیە کە ژیان لەسەر زەوی بە تەواوەتی تێک چووە ژیانێکی وایتیان نەماوە بۆیە ئەو کات باسی داهاتوو دەکات تەتەوڕی ساڕوخی ئاسمانی و ئەوانەی کە دەزێتە بۆ شای ئاسمان بە شێوەیەکی زۆر لە شێوەکان گەشەی سندووە بۆیە دەتوانن ئەگەر ئەو کەشتیانە بنێرن بۆ هەساری زۆر دوور بۆیە بڕیار دەدەن بسنە سەر
گەردوون لەوێن دەربزنە گەردوون لەوێن دەربگەڕێن بە دوای هەسارەی تر ئەگەر توانای ژیانی تیابێ بۆی بتوانم مرۆڤایەتی لە ناو نەچێ یانیش ئەگەر لە حالەتەکان ئەگە مرۆڤایەت لە ناو چوو لەوێن کۆڵۆنایزیشن بکەن خانەکانی ئەوەکانیان بردۆ لەوێن دەروەک وابێ وەک بۆمبەک بەکاری بێنن بۆ ئەوی مرۆڤایەتی لە ناو نەچێ. طبعاً فیلمەکە هەموو بە کورتی چیرۆکەکەی ئەوە بەس تەکنیکی ئەو فیلمە لە تەکنیکی دەرهێنانەکەی و لە جوانی فیلمەکە و لە ئەوەی کە فیلمەکە چۆن ینی ئەوە پیشان دەدا لە ئەوەلەوە کە ئێمە فول لەو فیلمە باسی ئەلمی دەکات لەسەر داتا بڕیار دەدەن بچنە سەر ئەم هەسارەی ناسن سەر هەسارەیەکی تر بە قسەی دکتۆر براننا کە لەوێن دەرکە دەڵێ من هەستم وایە کە ئەو هەسارەی ژیانی تێدایە لەبەرەوەی یەکێکی خۆشویستوە لەو هەسارە بووە چۆتە سەر ئەو هەسارە ئیتر بە قسەی ئەو ناکەن لەبەرەوەی ئەو داتایانەیە کە لەو هەسارەی هەیە دوورە بە کەڵکیان نایە داتایەکان لە ڕووی زانستیەوە ئەو داتایان نییە کە پشتی ببەستن بەس لە کۆتاییدا بۆیان بەدیار دەکەوێتن هەر هەست و ئەوەکەیە ئەگەر بە قسەی ئەویان کرد بە ڕاست بوو کە ئەو هەسارەی ژیانی لەسەر تێدایە بە تەواوەتی. فیلمی دوای ئەوەش هەر فیلمی کریستۆفەر نۆڵان ئەویش فیلمی ئینسەپشنە ئەویش ئینسەپشن پێویست ناکە باسی بکەم فیلمێکی زۆر بەناوبانگە لە بەرهەمهێنانی ساڵی 2010 و نوانی لیۆناردۆ دیکاپرۆ فیلمەکە بە شێوەیەک لە شێوەکان باسی بیرۆکەی خەون دەکات و خەون لەناو خەون ئیتر چۆن ئەو شتە خەیاڵی زانستیە بەکاری بێنن لەو شتانەی کە ئەو جەماعەتە ئیشیان پێ بۆی بتوانن سوودی لێ بین هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی ئیشی ترەوە ئیتر لەوێن دەرەوە بوو بە دیار دەکەوێ ئەو فیلمە چۆن دەرهاتووە. فیلمەکەش باسی ئەوەی دەکات کە کیلێن مەرفی باوکی کاتی خۆی لەگەڵ باوکی بینی باشنەوە بۆ ئیمپراتۆریەکی گەورەی هەیە شەریکە بۆیە بە هەموو شێوێک لە شێوەکان یەکێک لە منافسەکانی کیلێن مەرفی دەچێتە لای لیۆناردۆ دیکاپرۆ لەوێ قەناعەتی پێ دەکات کە کیلێن مەرفی ببەنە خەون ناوخەون بۆی بتوانێت ئەو بیرۆکەیە کە هەیەی لەسەر داهاتووی کۆمپانیاکەی بیگۆڕێ. طبعاً فیلمەکە پێویست ناکە باسی بکەم زیاتر لە چەند جارێک بینیەوە هەموو جار سەیرەکەی هەر زۆر خۆشترە لە جاری پێشەوە. فیلمەکەی ئاخر فیلم کۆتا فیلم کە فیلمی ئەد ئەسترایە ئەویش لە نواندنی براد پیتە. طبعاً ئەو فیلمە باسی ژیانی براد پیت دەکات باوکی کە کاتی خۆی ئەسترۆناتێک بووە پێش 30 ساڵ پێشەوەی کە براد پیت مناڵ بۆ چۆتە ناوگەردووم لە دوای هەسارەی تر گەڕاوە بۆ ئەوی بتوانانی ژیانی لێ بدۆزێتەوە شتیوە بۆیە لە ناکەو لە کاتێک لە کاتەکان باوکی ون ئەبێ و هیچ زانیارێک و معلوماتێکی لەسەر نییە بۆیە براد پیت بۆواکە بۆ واستەی وەکالە بڕیار دەدەن بچنە سەر بە دوای باوکی بگەڕێن بە دوای ئەو داتانە بگەڕێن کە باوکی بزانێن نردوێتی چۆن و چۆنیە بزانین ژیانی تێدایانە. خۆی فیلمەکە وەک چیرۆکەکەی تۆزێک ئۆکەیە ڕتمی چیرۆکەکەشی خاوە تۆزێک لەوانەیە بێزاربی لە ناوەندی فیلمەکە بەس فیلمەکە لە ڕووی کۆمپۆزیشن لە ڕووی ساوندتراک لە ڕووی میوزیک لە ڕووی ئەو شێوازێکە پیشان دەدا ئەوانە بە تەواوەتی لە گەردوونیان لە هەسارێکی ترم تا ئێستا بەڕای من باشترین فیلمە لە ژیانم بینی بم. ئینتراستی لێرش بە زەخمی خۆی ناگاتە ئەو فیلمە لە ڕووی ئەو شوێنانەی کە ئەوەی لێ دەرهاتەوە وەکوابی فیلمەکە زۆر ینی شوێنەکە 100% گەردوونەیە هەسارێکی ترە. طبعاً فیلمی تر زۆر هەیە خەیاڵی زانستی وەک دوون ئۆبلیڤیان ئایڕۆبۆت و باک تو فیوچر کۆنەکان تایم پاسنجەرز The Space Between Us بەس حەزم کرد ئەو فیلمانە بە کورتی ئەو شش فیلمە هەڵبژێرم کە زۆر لای من دڵخوازن زۆر من حەزم لێیە. طبعاً ئەگەر حەستان کرد ڤیدیۆی تر دروستکەم لەسەر 6 فیلمی تر هەر خەیاڵی زانستی لە کۆمنت بۆم بنووسن و هەر کەسێکیش لە ئێوە ئەگەر ئەو ڤیدیۆی دەبینی لە بیرمەکە لایکی ڤیدیۆەکە و شێری ڤیدیۆەکە بکەی و سەبسکرایبی چەناڵەکە و بە کۆمنتیش ڕای خۆتم پێ بڵێ 6 فیلمی خەیاڵی زانستی لە ڕووی باشیەوە لە لای تۆ کام 6 فیلمن و بە هیوای ڤیدیۆی تازە.